تەماشاکە ئەمە دارخورمایە. ئەگەر دە پیاوی زۆر کە تەو بەهێز بێرین بێژین ئەم دارخورمامان بۆ بجوڵێنەوە ناتوانن بیجوڵێنەوە. ئەگەر بیجوڵێنینیشۆ ناتوانین یەک خورمای لێ بخەنە خوار. خوای پەروەردگار بە ئافرەتێکی دووگیانی لاوازی زەعیفە کە پاڵی داتە دارخورمایەک دانیشتووە بێدەسەڵات برسیەتی ئەفەرمێ وهزي إليك بجذع النخلة تساقط عليك رطبا جنيا أي مريم عليه السلام باڵ داتەم دارخورما برسیتە وەرە ئەم دارخورما ئاوە پاڵێکی بنە کەمێ بیجوڵێنەوە خورمای تەڕت بۆ ئەکەوێتە خوارەوە لێی بخۆ. عیبرەت لەم ئاەتە زانین چیە خۆشەویستانم؟ ئەمە ئافرەتە خۆخوای پەروەردگار ئەیتوانی خۆی خورماکەی بۆ بوەرێنێتە خوارەوە بێ ئەوەی هەڵسێتە پاو دارێ خورمایەک بجوڵێنێتەوە. بەڵام خوای پەروەردگار ئەیەوێ شتێکمان فێرکە، نەخۆشی کێشت هەیە ڕزقت کەمە هەر شتێکە ئەسباب لەبیر مەکە هەتا وەکو سەبەبەکانت زۆر بەهێز بێ ئەوەی کە داوایەکەی و چاوەڕێیەکەی زووتر و باشتر ئەتێتە بەردەست. وەکو موسڵمانێ دوعا بکە، دوعا عیبادەتە، دوعا قەدەرە گۆڕێ، دوعا شیفای بەدواوەیە، دوعا خێر و بەرەکەت، بەڵام ئەسباب لەبیر مەکە. موسڵمانێک و کافرێک گەر بکەونە ناو بیرێ کافرەکە مەلێ بزانێ و مسلمانەکە مەلێ نەزانێت چێنە دوعا بکە تازە ئاوڕێیە قوڕی و ئاخنکیە و گیانی دەرەچێ. کافرەکەش مادام مەلێ زانێ لەناو بیرەکە ئەتوانێت ڕاوەسێ خۆی نەجات. فەئاوایە خۆشەویستانم ئەمە سونەتی خوای پەروەردگارە لە کەونە.